ئەم پرۆژەیەمان بۆچی ئەم کەسانە مابان کردەوە کێشن کە بانگمان کردوون ئەمانە هەمووی وا هەستەکەین کە لایەنی پەیوەندیدارن بە کێشەکانی ژنانەوە واتە هەموو ڕێکخراوەکانی ژنانە واتە هەموو ئەو لایەنانەیە کە پەیوەندیان هەیە بە چارەسەرکردنی کێشەکان لە داهاتووە و ئەوەشی کە لە ڕابردووە ڕوویداوە بە کێشە ماوەتەوە تا ئێستا چارەسەر نەکراوە بەڕای ئێمە کێشەی ژنان پێویستە ژنان بەشداری بکەن لە چارەسەرکردنیە زۆر کێشە هەیە بڵین نمونەی بچووک ئافرەتێک ئەڕواتە بازاڕ یا ئەڕواتە شوێنە سەیرانگاکان یا ئەڕواتە شوێنەکانی بەجددی ینی هیچ ڕێگایەکی نییە بۆی کە بچووکترین شت ئەوەیە کە پێداویستی خۆیەتی پێداویستی سەرەتایی ئەگەر مناڵی بە زۆری ژن کە باسی مناڵیشەکەین لەبەری مناڵیشی لەگەڵایە پێداویستیەکانی کە بۆ تەوالیێتە بۆ پاکوتەمیزی ئافرەتانە بیری لێ نەکراوەتە ئەگەر ئێمە پێمان وایە ئەگەر کێشەکان بۆ چارەسەری کێشەکان ئەگەر ژنان لە ناوەندی بڕیاردانا بن زیاتر وردەکاری لەسەر ئەم کێشانە ئەتوانن قسە بکەن.